ئەمە من بە دڵنیاییەوە 7 ساڵە ماڵی خۆمایشم کرد. ئامێرە گەرمکەرەوەکان کە خۆیان بە تۆستی سەرما و سۆڵە دەزانن ئەگەرچی پێداویستێکی سەرەکین بۆ وەرزی زستان، بەڵام بەهۆی کەمی پێدانی کاژمێرەکانی کارەباوە هاوڵاتیان پەنا دەبەنە بەر کڕینی سۆپا و ئەگەرچی ئەمەش لەلایەکی دیکەوە بارگرانی بۆ گیرفانی هاوڵاتیان دروست کردووە. سێ مەرحەلەوە یەک مەرحەلە نەمە پێشی تر ئەڕۆیشت لەبەروی کارەباکە هەبوو. ئێستا کارەباکە من هینی تێکەوتووە، بڕانی تێکەوتووە، زۆپای نەوتی بەکارەهێنێ زۆری. ئەم جا ئێستا زۆپاکەش هەیشە نەوتی بۆ ناکرێت لەبەروی گرانە، ئەچێ زۆپای غازی بەکارەهێنێ هەرزانترە و شێوازەکەی باشتریشە و بۆ خەڵک ئاساندرە. فرۆشیارێک دەڵێت نەبوونی چاودێری وردی بازرگانی لە خاڵە سنوورەکاندا وای کردووە هەندێک کات ئامێری کارەبایی بێ کوالیەتی بهێنرێتە هەرێمی کوردستان. کۆمەڵێک کوالیتی هەیە بۆ نمونە وەکو کوالیتی هیتەرات، ئەم هیتەرانەی کە ئێمە بەردەستمان و هێتە بەردەستمان ئێستا باشترن بە حکمەوەی کۆمەڵێک حاسەی تایە لە حاڵەتی کەوتنە ئەم هیتەرانە ئەکوژێتەوانێ، ئەمە زەرەر نایە بەڕاستی، بەڵام وەکو کوالیتی بتێ کوالیتی باشتر ئەکەوێتە سەر شەخص بەڕاستی ئەکەوێتە سەر تاجرەکان. تاجری وا هەیە چێ شتێک دروستەکە بە شێوەیەکی خەفیف، تاجری واشە شتێک دروستەکە بە شێوەیەکی زۆر باش، یعنی ئەکەوێتە سەر ویژدان و زەمیری ئەو کەسە خۆی. هاتنی وەرزی سەرما و سۆڵە و زۆری خواستی هاوڵاتیان لەسەر ئامێرە گەرمکەرەوەکان وای کردووە هەندێ لە بازرگانەکان بە سوودی خۆیان ئامێری بێکوالەتی لە هەریەک لە وڵاتەکانی ئێران و تورکیا و سین بە نرخێکی هەرزان هاوردەی هەرێمی کوردستان بکەن کە دوجار بە زیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کۆتایی دێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.